پرۆژەی دووسایدکردنی ڕێگەی دوکان چوارقوڕنەیە بەهۆی نەبوونی پارەی نەختینەی لە بانکەکان کارەکانی ڕاگیراوە و ئەمە شۆفێران و هاوڵاتیانی سنوورەکەی نیگەران کردووە. لەگەڵ زیاتر دابەزینی پلەکانی گەرما و بارینی باران هاتوچۆکردن بۆ شۆفێرانی سەر ڕێگای یەکسایدەکە سەختتر دەبێت و مەترسی جددیتر لەسەر ژیانیان دروست دەبێت. شۆفێران دەڵێن نەبوونی ڕووناکەرەوە بە شەوان و کەمی هێماکانی هاتوچۆ و گاردێڵ لەسەر شەقامەکە نیگەرانی کردوون و داواکارن حکومەت ڕێگانوێیەکە تەواو بکات و ڕێگا کۆنەکەش نۆژەن بکاتەوە. وڵی ئەم یەکسایدە کە من سایق نەبوو من باوەڕکە حساب کە مناڵێ بووم لەگەڵ باوکمە هاچۆم کردو ئەم حساب ئەکرێ بە دووسایت ئەوە خەریکە خۆشم خانشینەوەم کوڕەکە مێدەجێ من ئەم دووسایدار تەواو نەبوو نازان بە لەواتی دە ساڵ ببێ خەریکەم دووسایدە نازان بۆ تەواو نابێ. وەڵاهی جا بەس ڕێگانیە ئەو دووسایدە دەرچۆل 2013 پێیان تەواو نەبووە تاسەی وای تێدا تێی دەکەوی وڵات نازان بڵێم چۆن ئەوەندێ سیارەت وەرناگەڕێت بەس ڕێگانیە کەیەوە حکوومەتە کەیەوە دەسەڵاتە دوویدارەیە دوو کۆمپانیا ئەو بۆ خۆی دەیبا و بۆ خۆی دێ ئێمە بەقاڵین ڕاستی ینی ڕۆژ نییە ئێمە بەدەیان سندوق بە سەدان سندوقێک کە هەڵبەزە و دابەزەی هەیە ئەم جادەیە بارەکانمان لێ خەسار نەبێ تاکەی حکوومەت ینی ئەم یەکسایدە تەواو ناکات. قۆناغی یەکەمی ڕێگاکە لە چوارقوڕنەوە بۆ پردی هیزۆب درێژ دەبێتەوە و لە سەدا 94 کارەکانی تەواو بووە و مەوداکەشی 18 کیلۆمەتر و نیوە. قۆناغی دووەم کە درێژیەکەی 25 کیلۆمەترە لە پردی هیزۆپەوە دەست پێ دەکات و تا گوندی شێخ حاجی درێژ دەبێتەوە و لە سەدا 38 بۆ 40 کارەکانی تەواو بووە. قۆناغی سێمیش هیچ کارێکی لێ نەکراوە و هۆکارەکەشی بۆ نەبوونی پارەی نەختینەی لە بانکەکان دەگەڕێنرێتەوە. بەپی زانیاریەکانی پەیام قۆناغی یەکەم تەنها پێویستی بە 5 ملیارد دینارە بەڵام تا ئێستا ئەو قۆناغش بەڕووی شۆفێراندا نەکراوەتەوە. ئێستاکە قۆناغی یەکەمەکە لە سانەوە و 4 زیاتری لێ جێبەجێ کرا و تەنها ئیشیگارڕێڵ و تەختیتی ماوە بەڵام قۆناغی دووەمەکە تا ئێستا لە 38 بۆ 40 جێبەجێ کراوە و قۆناغە گرنگەکەیە و هۆکاری وەستانیش لە پرۆژەکە نەبوونی نەختینەیە لە بانقەکانە کە پرۆژەکە زیاتر لە 150 ملیارد دیناری بۆ خەرج کراوە و قۆناغی سێم هێشتا لە پلەی تەندەرینە و نەبووتە پرۆژە. پرۆژەکە لە ساڵی 2012 دەستی پێکردووە و بڕیار بوو لە ساڵی 2015 بەڕووی شۆفێراندا بکرێتەوە بەڵام بە پاساوی قەیرانی دارایی و کۆرۆنا چەندین جار کارکردن لە ڕێگاکە ڕاگیراوە و لە ئێستاشدا ڕێگاکە بە هەمان پاسا و دەستی لێ هەڵگیراوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی